براتەمە چینە دوعاکان ئینشاءالله. بەڕاستی ئەم دوعایە زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داواکە لە خوای گەورە لە چوار شت. پێغەمبەری خوا داوا بکە، ئێمە ئەولاترین کەوا داواکەین. ئەم فەرموودە عەبدوڵای کوڕی مەسعود دەیگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دعای لە دوعاکانی ئەمە بوو، ئەی فەرموو اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. داوای ئەم چوار شتەی کردە لە خوای گەورە. هودا ڕێنمۆییە بۆ ڕێگای ڕاست بە زانستەوە. کە تۆ ئێستا هاتوویتە دەرزە خوێنی، ئەمە هودایە، ئەمە خوای گەورە بە هەموو کەسێکی نادا. تۆ لەوەیە شەهادەی ناوەندیتە بێ یاخود ئامادەیتە بێ، بەڵام خوای گەورە هودای پێت بەخشیوە. کابرا پرۆفیسۆرێ دکتۆرایە هودای پێ نەبەخشیوە، نازانێ سوڕەی فاتیحە بخوێنێتەوە. تۆ ئەو کەسەی کەوا خوای گەورە دوعاکەتی قبول کردە هودای پێت داوە. گەورەترین زانست هودایە مسلمانان، بەرزترین شەهادە هودایە، واتە ڕێگای زانستی شەرعیە. و بۆی بزانن گرنگ نەبێ و گەورە نەبێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا لە خوای گەورە ناکا لەمە. ناڵێ اللهم إني أسألك الهدى، واتە یا ڕەبی ڕێنمۆیتە بۆ ڕێگای ڕاست. زانایان دەفەرموو مەبەستی زانستە، مەبەستی علمە. هودا علمە. پاشان وەتوقا، توقا تەقوایە، ئەوەیە کە فعل الأوامر واجتناب النواهي. هەر ئەمرێ خوای گەورە کردوێتی ئەنجامی بدەی و هەر قەدەغەیەک نەهیە لێتی کردووە خۆتی لێ بە دوور بردی، ئەمە توقایە. زانایان دەفەرمون ئەم دوو دوعا، ئەم دوانەی ئەم دوو بڕکەی سەرەتا اللهم إني أسألك الهدى والتقى، ئەمە بۆ تاڵب علمە بێ کە تۆ هودات بەدەست هێنا زانستی شەرعی، ئەمە علمەکە بوو. پاشان دەبێ متەقی بیت، ئەبێ عەمەلەکە ئەنجام بدەیت. توقا عەمەلە، هودا علمە، توقا عەمەلە. کەوا بوو مەرز نییە تو ئێستا بەسەم علمە فێر بوویت و ڕۆشتیت، نەخێر، عەمەلی پێ بکە. ئەو کاتە تۆ ئەوە پێکات ئەم دوعایە. داوات لە خوای گەورە زانستی شەرعی بەدەستبێنی، وا بەدەستت هێنا هیدایەتیدا، ئەیتوا عەمەلت. فبۆیە ئەوە هودا، پاشانە توقا. والعەفافە، واتە یا ڕەبی بمپارێزی لە حەرامەکان، واتە پاک بم، لە مەحارم دوور بم، بە تایبەتی لە ئافرەت. زۆر گرنگە مسلمانان، عیفەت داوێن پاچی تایبەت نییە بە ئافرەت. شەرەف ناموس تەنها این ئافرەت نییە. ئێمە وا ئەزانین عیفەت ئەبێ ئیلا ئافرەت بە عیفەت بێ، ئیتر پیا و گرنگ نییە، وا نییە. نەبی یوسف سەڵات و سەلامی خوای لێبێ کاتێک خێزانی عەزیزی مسر داوای فاحیشەی لێرت پەنا بەخوا، فەرمووی چی؟ قال معاذ الله، پەنا بەخوا چۆن من کاری واکەم، ئینەه ڕەبی، تۆ خێزانی ئەو کەسەی کەوا من لە ماڵی دام کە خزمەت منی کرد، ئەحسەنە مەثوای، باشترین خزمەت می کرد. ئەبێ پیاویش بە عیفەت بێ، ئەبێ کاتێ تەربێتماندا و منداڵمان ئاگاداری بووین، ئاگاداری کوڕەکانمان بین وەکو کچەکانمان. بۆیە عیفەت تایبەت نییە بە ئافرەت، و بەردەوامیش داوای عیفەت بکە، ها کەس لە خۆی ئەمین نەبێ. پێغەمبەری خوا داوا بکە صلی الله علیه وسلم، ئێمە ئەولاترین کەوا داوای بکەین. کۆتایەکەی کەوا لەم دوعایەدا هاتووە فەرمێ وەلغینا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای یا ڕەبی دەوڵەمەندم کەی دەوڵەمەنی نەفس. هەموو جاروتومانە بەخوا دەوڵەمەنی پارە نییە. زۆر جار قسەی لێ باوە لە ناومانە، فڵان کەس دەوڵەمەندە بەس خێری پێڕەوایە، تەماشای لە خێری پێکەی. یان بیستمانە بەس فەقیرەکان جلی مارکاکردن، وایە؟ ئەو قسە باوە. ئەڵێن دەوڵەمەند ئەمەنە سادەیە، نانا سادە نییە، ڕەزیلە، دڵی ڕەزیلە. ئەڵێن دەوڵەمەند زۆر سادەیە، هەر جلێکی ساداتە، وا نییە. ئەگەر سادە بێ شەو تایوارە ڕاناکە، ئەگەر سادە بێ نوێژەکانی بە جەماعەتەکە،
ئەگەر سادە بێ زەکاتەتی ماڵێدا، ئەگەر سادە بێ عومرە ئەکا حەجەکە، کاری خێرخوازیەکە، سادە نییە، ڕەزیلە، عقوبەی خوایە بۆی. دەوڵەمەنی نەفسە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای واسألک الغینە، یا ڕەبی دەوڵەمەنم بکەی. ئایا پێغەمبەری خوا داوای دەوڵەمەنیەتە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای هەموو دنیای بردای خوددا پێدا، بەڵام ئەو بوو داوای تەنها قوتی ئەو ڕۆژەی هەبێ. کاتێ وەفاتی کرد میرادی بەجێ نێشت، کەوا بوو دوعای پێغەمبەری خوا گومانمان تێ هەیە قبوڵ نەبێ، پەنا بەخوا. ئەی بۆ لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا لە خوارا دەوڵەمەند بێ و دەوڵەمەنیش نەبوو. لێرەدا ئەڵێن مەبەستی دەوڵەمەنی نەفسە. خوای گەورە نەفسمان دەوڵەمەندکە. باسمان کردووە ئەوەندەی فەقیر دەوڵەمەنە نەفسی، بەخوا دەوڵەمەند نییە. خۆ فەقیر زیاتر خواردنی خۆشە خوا و ئەگەڕێت و شتی جوان لەبەرەکە. ئەوەندەی خەڵک لە ماڵ فەقیر نانەخوا، بەخوا لە ماڵە دەوڵەمەندەکە نایخوا. فبۆیە برام ئەم چوار دوعایە گرنگی پێ بدەن. ئەم وانانەیش کە ئەی خوێنین بە تایبەتی دوعاکان ڕۆژانە بۆ خۆت بیخوێنی، بیڵێ ئێستا دەرنەچوی بڵێ اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. ئەها داواتە لە خوای گەورە. خوای گەورە زانستی شەرعیت پێ بدە، پاشان عەمەلی پێ بکەی، پاشان بە عیفەتت کە، پاشان دەوڵەمەندت کە. دەوڵەمەنیە چاوت لە دەست کەس نەبێ، دەوڵەمەنیە محتاجی خوا بینێت، محتاجی خەڵک. ئەمەندە ئینشاء الله بوانەی ئەمڕۆ کافی ئینشاء الله. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.